شارنەوە ڕەخنەگرێک ڕەخنەیەوەی گرتووە لێم گوایە کە من نیشتیمانم بیر چووەتەوە ئێستا تەنیا شەعر بۆ چاوی یادەوەیە ڕەخنەگرێک ڕەخنەیەوەی گرتووە لێم گوایە کە من نیشتیمانم بیر چووەتەوە ئێستا تەنیا شەعر بۆ چاوی یادەوەیە آخر من کەی نیشتیمانم بیر چووەتەوە ئەو نازانێت من لە ترسی داگیرکردن زێد و شارم نیشتیمانم لە گلێنەی دڵدارەکەم شاردەوە. لە قەزای چۆمان ناوەندی کللتوری چۆمان وەک گرنگیدان بە بواری ڕۆشنبیری و ئەدەبی لە ناوچەکە ئێوارە کۆڕێکی شێعری بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دیوانە شێعری ڕاموسانی پشکۆ بۆ مامۆستا یوسف حەمەڕەشید سازدا. زنجیرە کۆڕێک سەبارەت بە ناساندنی کتێبی ڕاموسانی پشکۆ کە دووەمین کتێبی شعری منە بۆ ئەمە بەستا ناوەندی کللتوری چۆمان گەورەیان نوان و دەست پێشخەریان کرد بۆی کە یەکەم کۆڕ لێرە لە دەڤەرە جوانەکەی باڵەکایەتی و لە نێو کۆمەڵێک نووسەر و خوێنەری زۆر ئازیز و توێژێکی زۆر جوانی کۆمەڵ کە گەنجانی ئێرە بوون بە خۆشحاڵیەوە پێشوازیشی جوانیان کرد لە کۆڕەکە و لە کتێبەکە ئەمە بۆ من مای شانازی خۆشحاڵیە و دیارەوە گوتم ئەمە دووەمین کتێبی منە پێشترش کتێبی ترم چاپ کردووە ئەمەیان بەرهەمی دووەمە کە تقریبا 140 تێکس لە خۆی دەگرێ ئیدی شعرەکانش زۆرا و زۆرن یعنی بەڵێن بروسکە شعری تێدایە پۆستەرە شاعر هەندێک شعری لیریک بەشێکی گرنگی کتێبەکە دەگرێتەوە چونکە زیاتر بەوەیان با بڵێن ناسراوین کە شعری لیریک دەنووسین و هونەرمەندان بەسەریان کردوتەوە. ئەمڕۆ لە ناوەندی کللتوری چۆمان ئێوارە کۆڕێک ژوانێکی ئەدەبی شعریمان بۆ شاعیری بەتوانە و پڕەزبوون مامۆستا یوسف حەمەڕەشید کە دووەم دیوانیتی چاپەکە ڕێکخست بە ئامادەبوونی هاوشاریانمان و ئەدیب دۆستان لە قەزای چۆمان لەگەڵ مۆسیقارانی شارەکەمان ئێوارەیەکی جوانمان ڕێکخست لە ڕاستیدا کە ئەڵێم ئێوارەیەکی تایبەت و جوان بوو ئەوەیە کە قسەیەک هەیە دەڵێ ئەدەب خوانی خۆشەویستیە لە ئێستادا ئەم خوانە بە تەواوی ئەگەر بڵێم لە هەرێمی کوردستان نەمایە هەمویان هەموو خەڵک خەریکی سیاست و کاری سیاسیە کەمتر بەروە ئەدەب و ئەدیب دۆستان و چالاکی ئەدەبی و هونەریەوە مایە بۆیە ئێمە لە ناوەندی کللتوری چۆمان بە خۆمان بە خۆشحاڵە زانین کە بەشێکی کار و چالاکیەکانمان یان سیاسەتی کارکردنمان لە پێناو ئەدەب و هونەردا زۆر خۆشحاڵم کە ئامادەوم لە ناساندنی دیوانە شعری ڕاموسانی پشکۆی مامۆستا یوسف بەڕاستی ئەو زۆرە چالاکیانە کۆمەڵێک بایەخ و گرنجان هەیە لە ناوچەکەداوە یەکێک لە سەرەکی ترین گرنگی و بایەخی و تایبەتمەندەکانی ئەو زۆرە چالاکیانە و ناساندنی ئەو زۆرە دیوان و شیعرانە ئەوەیە کە سەبەت منە بەختیار عەلی ئەڵێت ئەو وڵاتی نەتوانێت نەوەیەکی عاشق بە ئەدەب و شیعر دروست بکات ناتوانێت نەوەیەکی عاشق بە ژیان دروست بکات کەواتە لێرە گرنگەکەی لەوەدایە کە دروستکردن نەوەیەکی عاشق بە ژیان نەوەیەکی عاشق بە ئەدەب کە تۆ نەوەیەکی عاشق بە ئەدەب دروست کرد کەواتە نەوەیەکی عاشقت بە ژیان دروست کرد و هەروەها ئەو چالاکیانە لە شوێنێکی شارێکی وەکو سۆمان کە شوێنێکی دوورەدەستە بەڵام لە کاتێکدا ئەبینی کە خەڵکێکی زۆر بەگڕوتینەوە لە کۆڕ چالاکیانەدا ئامادە ئەبن و بە حەزەوە گوێ لە تێکست و لە قسەکانی شاعیران ئەگەن. ناوەندی کەلتوری چۆمان بە درێژایی ساڵی کارکردنی کەوا لە ساڵی 2010 دامەزراوە کۆمەڵەها سمینار و خولی ئەنجامداوە و وەکو سیستەمی کارکردنمان هاوینانمان تایبەت کردووە با خول کە کۆمەڵها خولی تێدا دەکەینەوە بۆ نمونە خولی نێشتی نەخوێندەواری خولی میوزیک و شێوەکاری و کۆمەڵها خولی دیکەی لەخۆ دەگرێت و بە نسبەتی سمینارات و ناساندنی کتێبەکان ئێمە ناساندنمان بۆ جۆرەها کتێبی نووسەران کردووە و ئەم ڕۆژەکوناوەندی کەلتوری چۆمان ئێمە هەستین بە ڕخستنی کۆڕێک بۆ مامۆستای ئازیز یوسف حەمەڕەشید کە ناساندنی کتێبێک بوو بە ناوی ڕاموسانی پشکۆ
منداڵێک دروستکردنی کۆلارەیەکی لا هونەرە نەک موعجیزە منداڵێک دروستکردنی کۆلارەیەکی لا هونەرە نەک موعجیزە ماڵۆچکەکەی لا پیرۆزە نەک پەرستگار منداڵێک و قسەکەی بە هەموو پێغەمبەرەکانی خوا ناگۆڕێتەوە دەبدەبە تەقیوەکەی پێ پەخترە لە کەلەی پیاوانی بەعبەر منداڵێک نە تەعارفی لەگەڵ بوزا هەیە و نەسەری لە گاکا دەردەچێت منداڵێک نە حەرفێک لە زەبور دەزانێ و نە وشەیەک لە ئەنجیل و نە ڕستەیەک لە تەورات و نە ئایەتێک لە قورئان ئیدی چی داوە لە ڕابێڕەنگ و لە حیکمەتی مەزهەبەکان بۆ دەیکەنە کارەکتەری شانۆگەری خوێناویەکان